دیارە ئێمە لە شاری کەرکووک ئەمڕۆ ئینشاءڵڵا کەمپینێک ڕائەگەیەنین هەر ئێوارە کە ئیعلانمان بۆ کرد و ڕکلاممان بۆ کرد لە ڕاگەیاندنەکانەوە خەڵکی هەر لەو کاتەوە نامەی ناردووە و تەلەفۆنی کردووە و ئەم بەیانیە خەڵکی خۆی پێ نەگیراوە پێش ئەوەی کەمپینەکە سەعات 5 ئێوارە 5 بۆ 5 و نیو ڕابگەیەندرێ خەڵکی ئەم بەیانیە هاتووە بەدەمی کەمپینەکەەوە هەر یەکە و بە جۆرێک و کەمپینی بەخشین بەردەوامە هەر لە دوای لێدوانەکەی ئەبوو عوبەیدەوە کەمپینەکە دەستی پێ کرد بەردەوامە هەتاوەکو ئێستا بەڵام ئێمە بە تایبەت لە شاری کەرکووکێکین بۆ خەڵکی شاری کەرکووک ئینشاءڵڵا بۆی کە خەڵکێکی زۆرتر بەدەمی کەمپینەکەمان و بەدەمی ئەم ئیشەی بەخشینەوە بێ زەرورە ئێمە لای خۆمانەوە کە خۆمان ئینشاءڵڵا بۆ خۆی ئەگلا کردوێتەوە بێ بەرامبەر فی سەبیلیلا ئەم ئیشە ئەکەین و دەستێکی ئەمین ئەیگێنینە مسلمانان و لێقەوماوانی غەزە ئەمڕۆ دوو کەس هاتەبوون یەکێکیان دیارە بڕی 2 دەفتەر و 27 وەرەقەی هێنابوو ئافرەتێکی تریش 4500 دیناری عێراقی خۆمانی هێنابوو کە نەخۆشی سەرەتانی هەبوو هەر ئەوەندە لە توانایە هەبووە پیانمود وەکو چۆن وەکیلم بەرامبەر ئەم 2 دەفتەرە بیگەێنمە جێی خۆی بە ئەمانەتەوە خواشایەدا وەکیلم بەرامبەر ئەو 500 دینارە ئەو 4500 دینارش بە هەمان شێوە بیگەین نەجێی خۆی بۆ ئینشاءڵڵا ئێمە لێرە فی سەبیلیلا خۆمان بۆ خۆی ئەگلا کردوێتەوە کە لە خزمەتی ئەوان نابین وەکو جیهادی نەفسمان پێ ناکرێ و خوێن و گۆشتمان پێ ناکرێ لەگەڵیان نابین بۆ دیفاعکردن لە خاکی پیرۆزی ئەقسا و قودس بەڵام خۆ جیهادی ماڵمان پێ ئەکرێ توانای مرۆییمان هەیە توانای ئەومان هەیە کە ئێمە لێرە کەمپینێک ڕابگەێنین بۆ خەڵکی بە شەرەفی شاری کەرکووک بۆی بەدەم غەزەوە بێن و هەمومان بەیەکەوە ئەم ناڕەحەتی کە هەیە وەکو نەوەکانی سەلاحەدین لە سەریان لای بەرین و کۆتایی پێبهێنین بە پشتیوانی خۆی گەورە.